بەردەوام دەبن لە ئەنجامدانی پرۆسەی چاکسازی ڕاستەقینە و کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات. قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە باری پرۆسەی چاکسازیەوە لە دامەزراوەکانی هەرێمدا ڕایگەیاند بەردەوام دەبن لە چاکسازی ڕاستەقینە و کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات و چاکسازی ئیداری و شەفافیەت. جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیاییشی دایە هاوڵاتیان کە چاکسازی جدی و ڕاستەقینە لە سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان بەڕێوەیە. ڕاستە ئێمە لە کۆتایی گفتوگۆکانمانین لەگەڵ جێهەتێکی سێهەم بۆ ئەوەی بێن وردبینیەکی تەواوی داهاتەکانی کوردستان بکەن بە داهاتی نەوتەوە و هیوادارین لە ماوەیەکی نزیکیشەوە نەتیجەی ئەو گفتوگۆانە ڕاگەیانین و بە جددی دەست بکەین بە پرۆسەی تەدقیقی داهاتی نەوت تاکو کەرتی نەوت و کەرتی داهاتی نەوت شەفافتر بێ بۆ خەڵکی خۆمان. لە کۆتایی ئەم مانگە یان لە بیدایەتی مانگی داهاتوش نەتیجەی کارێکی درێژخایەن ڕائەگەیەنین کە لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتی بانکی جیهان وەرڵد بانک ئەنجاممان داوە بۆ دانانی نەخشە ڕێگایەکی گشتی چاکسازی بۆ هەرێمی کوردستان کە پێک دێت لە هەندێک لەو هەنگاوانەی کە من ئەمڕۆ ئاماژە پێداوە و هەندێک تێبینی و پێشنیاری تریش کە لەم راپۆرتەیە پێشکەشێکرێ. ئەم نەخشە ڕێگایە نەک هەر بۆ ئێمە وەکو حکوومەت گرنگە لەبەرەوەی کە ئێمە نەخشە ڕێگایەکی بەرچاو و جددیمانە بێ بۆ ئەنجامدانی کارەکانیشمان هەم هاوڕێکانیشمانەکە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کە بێن هاوکار بن لەگەڵمان بۆ ئەنجامدانی ئەم کارانەیە. لەبارەی نێشتنی موچەخۆرانی بندیوار و دوو موچەشەوە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی حکوومەتی هەرێم لە پلانیدایە هەرچی موچەخۆر هەیە پەنجەمۆری ئەلکترۆنی بۆ تۆمار بکە. هەروە هەوڵیشەیە بۆ ئەوەی موچەخۆر بە سیستمی ئەلکترۆنی لە بانکەکاندا موچەکانیان وەرگرن. جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاشی گەیاند سەرقاڵی نوێکردنەوەی سیستمی وەزارەتی دارایی و سیاسەتی نوێی باج و گومرگ و داهاتی گشتی و چاکسازی لە کەرتی بانکدان. هەروەک ئاماژەی بۆ ئەوەشدا کە دەستکراوە بە تایبەتکردنی کەرتی کارەبا کە دەدرێتە کەرتی تایبەت و بە مەشخەرجیەشی زۆر لە سوی حکوومەت کەم دەبێتەوە و لە بەرامبەریشدا کارەبا بە شێوەیەکی باشتر دەدرێتە هاوڵاتیان. ئێمە دەستمان کردووە بە پرۆسەیەکی تۆمارکردنی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە سیستمێکی ئەلکترۆنی. بەم هەنگاوە ئێمە هەنگاوێکی دوور و درێژە و هەنگاوێکی سەختیشە هەرچی موچەخۆری هەرێمی کوردستان هەیە بە فەرمانبەرتەوە بە خاننشینتەوە بەوانەی کە لە چاودێری کۆمەڵایەتیان موچە وەرەگرن بە گرێبەستەکانمانەوە تۆمارەکەین بە سیستمێکی ئەلکترۆنی بە پەنجەمۆری ئەلکترۆنی و بە وێنەگرتنی چاو تاکو سیستمێکی گونجاو و سەردەمیانەمان هەبێ بۆ چۆنیەتی پێدانی موچە لە ئایندەدا. بەم هەنگاوە ئێمە دڵنیاین کە دیاردەی بندیوار کەمەکەینەوە لە کوردستان و دیاردەی دوو موچە و سێ موچەش هەر ناهێڵی. دەستمان کردووە بە تایبەتکردنی کەرتی کارەبا کە چۆن وەکو حکوومەت ئێمە بکشینەوە لە هەندێک کەرتە کە ئێمە زاڵین ئەمڕۆ و بە تایبەتکردنی کەرتی کارەبا هەم کولفەیەکی زۆر لە خەرجیەکانی حکوومەت کەمەکاتەوە هەمیش دڵنیام خزمەتگوزاری کارەبا بە ئاستێکی زۆر باشتر ئەگەیەنرێت بە خەڵکی کوردستانەوە. لە بارەی و خزمەتانی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی پێشکەشی هاوڵاتیانی کردووە. جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای دەکات دەرکی حکوومەت گەیاندنی خزمەتگوزاریە بە هاوڵاتیان و حکوومەت توانیوێتی 900 یان ڕاستتر بڵین 695 خزمەتگوزاری جیاواز بگەێنێتە هاوڵاتیان و لەو ژمارەیەش 275 خزمەتگوزاری گشتین وەک ئاسایش و کارەبا و ئاو تەندروستی و ڕێگاوبان و هەموو خزمەتگوزاریانەی کە گشتین. هەروەها 420 خزمەتی تاکیش دەداتە هاوڵاتیان لەوانەش مۆڵەتی شۆفێری پاسپۆرت ڕەگەزنامە و هەر خزمەتگوزاریەکی تر کە تایبەت بن بە تاکەوە. شاراوە نییە کە حکوومەت ئەرکی سەرشانی حکوومەت گەیاندنی خزمەتە بە هاوڵاتی و لە کاتێکدا کە کوردستان ڕوبەڕووی ئەم هەموو قەیران و کێشانە بووەتەوە ئێمە بەڵێنمان داوە بە خەڵکی خۆمان بە هاوڵاتیەکانی خۆمان و بە دانیشتوەکانی کوردستان کە نایەڵین ئەم قەیرانانە کاریگەری سلبی هەبێت لەسەر ئاستی خزمەت بە کۆمەڵانی خەڵکەوە. حکوومەت 695 خزمەت ئەگەیەنێ بە هاوڵاتی 275 لەو خزمەتانە خزمەتی گشتین وەکو ئەمن و ئاسایش و کارەبا و ئاو خزمەت کە
ئەگەیەنرێت بە خەڵکانێکی زۆر بەگشتی. 420 دانە لەو خزمەتانە خزمەتی تاکین، وەکو دەرکردنی جواز پاسپۆرت بێت، ئیجازەی سایقی بێت، یان چەندین خزمەتی تر هەن کە هاوڵاتیەک کە خزمەتخوازێک لەگەڵ دائیرەیەک ڕاستۆخۆ مامەڵەی هەیە. بۆ ماوەی ساڵێکە ئێمە کارمان کردووە لە حکوومەتی هەرێم بۆ کۆکردنەوەی یەکەی ئەو خزمەتانە، بۆ ئەوەی هەم بەرچاوی ئێمە ڕوون بێ کە حکوومەت چی ئەکا، و دوای لە ماوەیەکی نزیکیشتا ئەم هەنگاوانە و ئەم خزمەتانە ڕائەگەیەنین بە خەڵکی کوردستان تا خەڵکیش بزانێ ئاشکراتر بێ کە حکوومەت چی ئەکا بۆ هاوڵاتی و چۆن ئەیگەێنێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ڕایەگەێنێ ڕێکەوتنە سیاسیە چاوەڕوانکراوەکەی نێوان یەکێتی و گۆڕان لە قۆناغی کۆتاییدایە و چاوەڕێ دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا ڕابگەێنرێ. لەتیف شێخ عومەر ئەندامی سەرکردایەتی